لە شاری هەولێر و لە هۆڵی یانەی شەترەنجی خانزاد چواردەمین پاڵەوانیەتی شەترەنجی کلاسیکی خانزاد دەستی پێكرد. لە پاڵەوانیەتەکە شەسوار یاریزانی کچوو کوڕی ناوخۆی کوردستان و بەشێک لە پارێزگاکانی عێراق و وڵاتانی سووریا و ئێران بەشدارن. ئەم پاڵەوانیەتیە تۆمار کراوە لەلایەن یەکێتی شەترەنجی نێودەوڵەتی لە ڕێگەی یەکێتی شەترەنجی عێراقەوە. پاڵەوانیەتەکە بە سیستەمی سیوستری و بە نۆگەڕ بەڕێوە دەچێت بە کاتی 75 قولەک بۆ هەر یاریەک و 15 چرکە زیادکردن بۆ هەر جوڵەیەک. یاریەکانی پاڵەوانیەتەکەش لە ڕێگەی دوو مەڵپەڕی جیهانی شەترەنجەوە بە شێوەیەکی ئۆنلاین دەگواسترێتەوە و بڕیارە ماوەی 5 ڕۆژ بخایەنێ و خاوەنی پلەکانی یەکەم تا شەم خەڵاتی دارایی دەکرێن. پاڵەوانیەتە چواردەمین پاڵەوانیەتی شەترەنجی کلاسیکی خانزادە کە نێودەوڵەتیە و لە وڵاتانی عێراق و ئێران و سووریا و هەروە کوردستان بەشداریان کردووە. 64 کەس لە باشترین شەترەنج بازانی ئەو سێ وڵاتە دێرەدا بەشداریان کردووە و بە بوونی ئەو پاڵەوانیەتە زۆر گرینگە بۆ ناساندنی بارودۆخ و شەترەنجی و هەروەها ریاضەی وەرزشی ئەو کوردستان بە تایبەت نادی خانزاد کە بە سەرۆکایەتی دکتۆر دڵزار کە چەندمین ڕایە مڕەتەب لەسەر کاتی خۆی بەڕێوەی دەبا. بوونی ئەو پاڵەوانیەتە پێویستە و هەروەها بۆیە کە زیاتر بتوانین لە دنیادا دەنگ بدەینەوە، بتوانین لە وڵاتانی دیکە شەترەنج بازایەکی باشترمان هەبێ دەبێت زیاتر بکرێ و ئینشاءڵڵا کە بتوانین لە داهاتووی نزیکدا پاڵەوانیەتایەکی گەورەتر و بە قەویتر بتوانین لە هەولێر دامەزرێنین.